ئەوت ئەم نیوەڕۆیە پێشەوەی بگەمە ئێرە لە خانەقینەوە بە کەرکووکدا تێپەڕیم لە فولکەی ژێر پەیکەرەکەی ئەحمەدی خانی لە ناو ئۆتۆمبیلەکەم خەریک بووم وەردە سوڕامەوە کاتژمێر دەوروبەری 11:30 بوو لە ناکاو لە پەنجەرەکەمەوە مامۆستا عەلی مەردانم دیت لەسەر شۆستەکە یەکسەر هاواری کرد دکتۆر فەرات بوەستە دەم و دەست لامدایە قەراق جادەکەوە وەستام عەلی مەردان لێم هاتە پێشەوە و یەکسەر تووڕە تۆ هیچ شەرم لە خۆت ناکەیتەوە بۆ مامۆستا لەناو گەنجان لەناو پیاوان لەناو قوتابیان لەناو منداڵان لەناو ژنان لە هەرچی شوێنێک هەرچی کاتێک زەوقت هەڵدەستێ یەک بەدەنجی خۆت نەشەرم نەحەیا بەم تەمەن و فاک و فیکەی خۆتەوە گۆرانی ستفاتی مەکەی من دەڵێیتەوە هەر لە پەنجەرەی ئۆتۆمبیلەکەمەوە گوتم ئەی تۆ شەروات نەدەکرد لەو دەما شورتی مرۆڕێکی بەناو ساڵکەوتوو کەتەی خڕ ئەسمەر سەرماش و برنج فیتفیتەکەی بەدەستێکەوە شەپقەکەشی بەدەستێکی دیکەوە بێەوەی ئاگەی لەم مشتومڕێ ئێمە بێ لە ناوەڕاستی مەیدانەکە لە ژێر فولکێکی ئەحمەدی خانی سەرخۆش سریکانی فاتیمە دوو چاوی مەستت پڕ تەلیسم و جوانیە پڕ شەرابی خۆشەویستی و